50,000 تێدا لەوانەیە هەتا دەفتەر بڕۆ. ئێمە وەکو ڕێکخراوی گرنگدان بە پەلەوەری جوانی ئامانجمان بەرەو پێشبردنی بەرهەمی ناوخۆ و کوردستانە. ئێمە ساڵانە فیستیڤاڵی گەورە ئەنجام بدەین. مانگانەش بۆرسەمان هەیە و لە کڕین و فرۆشتنی تێدا دەکرێت. ئێستا لە نیوەی ساڵی پێدەرێن نمایشێکمان ڕێکخستێ بۆ بەخێوکارە بە توانایەکان. خۆشبەختانە پەلەوەری زۆر جوانانەتە هەموو بەخێوکارە بە توانایەکانی ئەگە برێم کوردستان ئەو شۆ لێرانەنە زۆربەی زۆری هەموو شار و شارۆچکان لێرانە مۆجودن ئەم پەلەوەری زۆر جوانیش نمایش کرا. ئەو پەلەوەرانێک کە لێرەدا نمایش دەکرێن زیاتر چ جۆرێکن وە لە چ وڵاتێکەوە هاتوون؟ ئەوانە تقریبا ئەو شۆ دە جۆر هاتیە. تێیدا لە ئەڵمانیا هاتیە لە وڵاتانی دەرەواتێ بەڵام زیاتر بەرهەمی ناوخۆ لێرانەیە ئەو شۆ ئامانجی ماوە بەرهەمی ناوخۆیە بە نرخەکان ناتانم نیازانم برێم چ ئەنواعی تێدا لە 50,000 تێدا لەوانەیە هەتا دەفتەر بڕوە زۆری تێدا بەس نازانم کامیان زانم سارەکان بەخێوکارەکان زیاتر دەزانم. باش ساڵانە چەند چالاکی لەم شێوەیە ئەنجام دەدەن کاردانەوەی خەڵک چۆنە بەرامبەر کارەکان؟ ئێمە هەموو مانگانە چالاکیمان هەیە بەڵام ساڵانە فیستیڤاڵی گەورە دەکەین. سوپاس دۆخوا گەورە بەخێوکارەکان لێمان رازینە. ئامانجی ڕێکخراوەکەی ئێمە ئەوەیە کە ئەمە بتوانین بەخێوکاری بەتوانە دروستکەین و بتوانین بەرهەمی ناوخۆمان هەبین بە بنێرینە دەرەوەی وڵاتیش.